ئاگرێک لە دەروونمدا وردە وردە هەڵدەگیرسێ ئاگرێک لە دەروونمدا وردە وردە هەڵدەگیرسێ خەونێکی خەم لە خەونمدا بە هێواشی لێمە پرسێ جوانترین گوڵم هەڵبژارد سەیری بەرزترین دارم کرد نیەتی دڵی من وابوو تۆ هاودەمی ژیانم بی بۆ ئازاری ئەم ئەوینە هەر تۆ چاوپڕگریانم بی بۆ ئازاری ئەم ئەوینە هەر تۆ چاوپڕگریانم بی خۆشەویستان ئەم شەو شەوێکی یادگاری خۆشە دانیشتوین لە شارە جوانەکەی هەولێر لە شاری قەڵاو منارە بەرواری 28 سی 2022 ئەمانەوێت چەند گۆرانە بکەنە دیاری بۆ ساڵیادی کاکە حەمەی شێخ کەمەندی هیوادارین چەند کاتێکی خۆش بۆ ئێمە بۆ هەموو بینەر و بیسەرێک و هەموو میوانەکان ئەوەشمان بینە چێرکی وێنەگرتنی ئەم دانیشتنەش کەوتە سەرشانی کاکە ئەڵمەد منتەک هیوادارین وێنەیەکی جوان و قەشەنگ وەک هەموو کارەکانی کەی شتێکی جوان بەرەم بێنێ نەوازندەی بەتوانە و دەست و پەنجەر ڕەنگینەکەی هیجرانی مام عوسمانی سڵاوی لەبێ هیوادارین کارێکی جوان خۆشم فتان فازیل عەرەبی بە گۆرانی لە خزمەتی و بەڕێزی و خۆشەویستم هیوادارم بتوانم خزمەتێکی بشکۆلەتان بکەم و یاخوا کاکە حەمەی شێخ کەمەندی 1000 ساڵ تەمەنی بێت میوانەکانی زۆرە ماشەڵڵا دوایش لە گۆرانی ئینشەڵڵا بێبەشیان ناکەین هەر شاد بن ئەیاری چاوباز مام کوژە بە ئەناس ئەیاری چاوباز یەخەکراسەکەت بۆ کەس مەکە باز یەخەکراسەکەتی بۆ کەس مەکە باز خۆشت ناهێشتم هەوڵی زۆرم یا هەر پێت ناگەیشتم تاکەی لە دووری ماتومەلول بم ڕۆژی هەزار جار بە قوربان بم ڕۆژی هەزار جار بە قوربان بم مام کوژە مام کوژە مام کوژە بە ئەناس ئەیاری چاوباز یەخەکراسەکەت بۆ کەس مەکە باز یەخەکراسەکەتی بۆ کەس مەکە باز جوانی ئەم دڵە بێچارەی هەر خۆت ڕووناکی ئەم دڵە غەمی بارەی کەوایە لە ئەس منی بێچارە بۆچی ڕوخساریت گشتکار نادیارە بۆچی ڕوخساریت گشتکار نادیارە مام کوژە مام کوژە مام کوژە مام کوژە مام کوژە بە ئەناس
ئەیاری چاوباز یەخەی کراسەکەت بۆ کەس مەکە باز هەتاکو مابن لەسەر ڕووی زەمین عەشق داری ناچێ لە دڵی خەمگین بێ تۆ ژیانم نابێ بۆچیمە ناز و مەکرەکەت جێی دڵخۆشیمە ناز و مەکرەکەت جێی دڵخۆشیمە مەمکوژایە مەمکوژە مەمکوژایە مەمکوژە مەمکوژە بەناز ئەیاری چاوباز یەخەی کراسەکەت بۆ کەس مەکە باز یەخەی کراسەکەت بۆ کەس مەکە باز